لەسەر ڕیاڵی دیجیتاڵی لەگەڵ دکتۆر ئەبازەر بەراری مامۆستای زانکۆ و لێکۆڵەری ئابووری سیاسی لە تاران گفتوگۆەکەم. دکتۆرم کاتت باش، تا چەند ڕیاڵی دیجیتاڵی کاریگەری هەیە لەسەر کارکردنی بانکەکان لە وڵاتە واتوانێت ئامانجەکانی بەدی بێنێ؟ سڵاوتان لەبێ، سڵاو لە بینەرانتان. باسی ڕیاڵی دیجیتال یا دراوی دیجیتاڵی لەم ڕۆژانەیە هەیە و بە شێوەی تاقیکردنەوە لە دوورگەی کیش لە بەڕێوەی ئەبەن. ئەگەر بڕوانین ئەمە شتێکی تازە نیە لەسەر ئاستی جیهان، وڵاتان لە ئاستی دنیاە خەریکن ئەم کاراکەن، لە ئێرانیش خەریکاچێتە بواری جێبەجێکردنەوە بەشێکی لەبەرەوەیەکە ئاسانکاری بۆ کاری بازرگانی و کڕین و فرۆشتن بکات. بەم هۆکارش تا ڕادەیەک چاودێریەکانی بانکی ناوەندی زیاتر ئەکات و تا ڕادەیەک ڕۆڵی بانکەکان کەمتر ئەبێتەوە. ڕۆڵی بانکەکان لە تۆڕی ئینتەرنێت و تەلەفۆنەکان کەمترە بێتەوە لەلایەن بانکی ناوەندیەوە، چاودێرێکی زیاتریان لەسەرە بێت. گەورەترین کاریگەری کە ڕیاڵی دیجیتاڵ هەیەی لە ڕووی ئاسانکاریەوەیە و لەسەرم ئەساسەش دەستیان کردووە بە خستنە ڕووی ڕیاڵی دیجیتاڵ، هەرچەند 3-4 ساڵەکە ئەم باسە لە ئارادایە و لە چوارچێوەی جیاوازە تاقیکردنەوەی لەسەر کراوە و لە دوورگەیکیش لە جێبەجێکردندایە تا لە دوای ئەوە لە هەموو وڵاتە بیخەنە بواری جێبەجێکردنەوە. زۆر باشە. دراوی یاخود ڕیاڵی دیجیتاڵی هەمان تایبەتمەندیەکانی دراوی فیزیکی کاغەزی هەیە. ئێران تا ئەستی کێشەی هەڵاوسانی هەیە. ئایا ڕیاڵی دیجیتاڵی ئەگەر بێت و باشی کۆنتترۆل نەکرێ نابێتە هۆی ئەوەی کە هەڵاوسان زیاتر بێت لە وڵاتە، یاخود بمانەیەکتە چ کاریگەریکی لەسەر بابەتی هەڵاوسان لە ئێران دروستەکە؟ کاریگەریەکی زۆری لەسەر پرسی هەڵاوسان نابێت لەبەرەوەی کە پرۆسەیەکە شۆما ئێوە لە کاتێکدا بۆ کڕین و فرۆشتن لە پارەی کاغزت بەکارەهێنا، بەڵام لە دوای ئەوە چەک هاتە ئاراوە و لە دوای ئەوە بۆ کڕین و فرۆشتن لە کارتی خەڵک کارتی بانکیان بەکارەهێنا. ئێستا لەبەرەوەی کە خەڵک هەموو کەس هەموو هاوڵاتیان مۆبایل بەکارەهێنن، ئەتوانی بە بەکارهێنانی QR کۆد پارە بگوازیتەوەوە مامەڵە بکەیت و لەم ڕێەوە ئەتوانی گواستنەوەی پارە کۆنتترۆل بکەیت. بەڵام کاریگەرێکی ئەوتۆی لەسەر هەڵاوسان نابێت لەبەرەوەی کە بە لە بەرچاوگرتنی ئەو پارەیە دراوەی کە لە حسابەکە تا هەیە ئەتوانی ڕیاڵی دیجیتاڵ بەکار بهێنی و تەنها ڕۆڵی پارەی کاغەزی کەم ئەکاتەوە. پێچێ وێنەکانی دکتۆر ئەبازەر بەراری بۆی بابەتی ئینتەرنێتەوە باش نەگاتە لای ئەمە جاروبار بۆی ئەو سیستەمی ئینتەرنێتی کە لە کۆماری ئیسلامی ئێران هەیە، جاربا کێشە بۆ پەیوەندیەکان دروستە بێت لە نێوان ئێران و وڵاتانی تر. بێگومان ڕیاڵی دیجیتاڵی ڕۆژی ڕابردوو لایەن بانکی ناوەندی ئێرانەوە بە فەرمی ڕاگەیەندرا، تەنها لە کیش کە دوورگەیەکی ئێرانە وەکو قۆناغی دووەمی لێکۆڵینەوەکان بەکارێنرێ وەکو تێست و هەروەها بڕیارە ئەمە لەسەر تاسەری ئێران سوودی لێبینرێ. پێشتر ئێران بەوە تۆمەتبارەکە کە پارەیەکی زۆر ڕۆژانە چاپەکە، باز لەوەکە لە چرکەیەکە 40 ملیۆن تمەن چاپکە، بۆیە لە مۆلا بەڕیاڵی دیجیتاڵی پێویستی بە چاپکردنی دراوی کاغز نابێت. تەنها هاوڵاتیانی ئێران
بە ڕقم بە ژمارە لەنێوان یەکترا مامەڵاکەن وەکو دکتۆر ئەبازەر بە ئاماژەی پێکردەوەی کە تەنها لە ڕێی بارکۆدێکەوە یاخود لە ڕێی موبایلەکانیانەوە ئەتوان مامەڵە لەگەڵ یەکترکەن ئەمە لەلایەک هۆکارە بێت کە بانکەکان ڕۆڵی نێوەندگر لە نێوان خەڵکا وەکو ڕۆڵی نێوەندگر لە نێوان خەڵکان نەمێنن پێشتر تۆ پێویستی بە بانک بۆی حواڵە بۆ کەسێک ترکی بەڵام لە مەولا هەر خۆت ئەتوانی حواڵەکە ڕاستەوخۆ ئەنجام بی ئەمە لەلایەک ڕۆڵی بانکی ناوەندی بەهێزەکە بەڵام ڕۆڵی بانکە بازرگانەکان بەهێز ناکات لاوااسترە بێت نازانم ئەتوانین لەگەڵ میوانەکەمان بەردەوام بین یان نە دکتۆر بەست دێزانم پرسیار بکەم لەسەر سپیکردنەوەی پارە و شەفافێت ئایا ڕیاڵی دیجیتاڵی هۆکارە بێ بۆ ڕێگرتن لە سپیکردنەوەی پارە و زیادبوونی شەفافێت بەتابێت لە سیاسەتی نەختینەیە هەموو گواستنەوەیەکی پارە لە ژێر چاودێری بانکی ناوەندیە بێت یارمەتی شەفافیەدەیە لە تۆڕی بانکی ئێرانە و ئەتوانێت لەم بارەیەوە هۆکارێکی کاریگەر بێ و بێ بە هۆکارێکی چاودێری بانکی ناوەندی لەسەر گواستنەوەی پارە و هاوڵاتیان گواستنەوەی پارە و ئاڵوگۆڕی پارەکانیان لە ڕێگەی بانکی ناوەندیەوە چاودێری ئەکرێت و کاریگەریەکی کەمتری لەسەر پرسی هەڵاوسانە بێت بەڵام کاریگەری زۆری لەسەر چاودێری و شەفافیەت ئەبێت و ئەتوانێت هۆکارێکی باش بێ بۆ حکوومەت بۆ پرسی وەرگرتنی باجوو. ئەم ڕیاڵی دیجیتاڵیە چ کاریگەریکی لەسەر بەهای تمەن بەرامبەر بە دۆلارە بێت هیچ گۆڕانکارێک لە بەهای تمەنا دروستەکات؟ نا ڕیاڵی دیجیتاڵ کە لێرە باسی لە یەکەین جیاوازە لە دراوە دیجیتاڵیەکانی دیکە و کاریگەری زۆرتر لەسەر ئاسانکاری پرۆسەکان هەیە. پێشتر باسمان لەوە کرد کە لە هەموو مامەڵەیەکە پارە و چەکت بەکارهێنا بەڵام ئێستا ئەتوانی بە بەکارهێنانی موبایلێک ئاڵوگۆڕی دراو بکەی گواستنەوە بە پارە بکەی یا کە من کە بمەوێت دراوێک بکڕم لە ڕێگەی بانکەوە پارەم ئەگۆڕیەوە بەڵام ئێستێتۆ توانی بەکارهێنانی موبایلەکەت ئەو کارە بکەی بۆ نمونە لە کۆمپانیەکی ئاڵوگۆڕی دراو لە تاران لە ڕێگەی موبایلەکەمەوە ئەو دراوە کە پێویستم پێێتی ئەیکڕم و تەئسیرێکی کاریگەریەکی لەسەر بەهای دراودانانێ بەڵام لەسەر قەبارەی نەختینەیی کاریگەری دانێ بەڵام لەسەر بەهای دراو کاریگەر نابێت. کاریگەری ڕیاڵی دیجیتاڵ زۆرتر لەسەر بازاڕە ناوخۆییەکانە بێت و لەسەر کەسب و کارەکانی ناوخۆی وڵات کاریگەر. زۆر باشە دکتۆرەگە بە کورتی وەڵام بێت سپاس دەکەم. تا چەند ژێرخانی دیجیتاڵی لە ئێران و کۆمەڵگەی ئێران بۆ ئەم جۆرە کارە لەبارە؟ زۆر گرنگە لە هەمان کاتا زۆریش قورسە. خەڵک خۆیان لەگەڵ ئەم بارودۆخە ئەگونجێنن لەبەرەوەی کە هۆکارەکانیان بەدەستەوەی کە موبایلە بەڵام ئەوەی کە جێی نیگەرانیە ژێرخانەکانە کە باس لە دیجیتاڵ ئەکەین باسی هێرشی سایبری هێرشی ئەلکترۆنی دێتە ئاراوە کە ئەمە زۆر جێی نیگەرانیە ئەوەی کە بتوانن ئەم سیستمە بە باشی جێبەجێ بکەن جێی نیگەرانی هەیە و حکوومەتیش بۆیە لە کیشەوە دەستی بە تاقیکردنەوە کردووە کە بتوانن کاریگەریەکان ببین و دوایی پەرەی پێبن. سپاس بۆ دکتۆر ئەبازەر بەراری مامۆستای زانکۆ لە کۆڵەری ئابووری سیاسی کە لە تارانەوە لەگەڵمان بوو بە چاڕوونی زۆر باشێنی لەسەر ڕیاڵی دیجیتاڵی